فڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتوومەتە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ژیانەوە. بەرنامەی ژیانەوەی ئەم جارشمان لەسەر بابەتێکە. کۆماری ئیسلامی کە هەموو سامانە سروشتەکانی بۆ خۆی قۆڕەخ کردووە و قازانجی بەدەست هاتووی زەحمەتی کرێکاران و زەحمەتکێشانی خسۆتە گیرفانی خۆیەوە ژیانی ملیۆنان ئینسانی وەک گیانوەڕەزاتووی خسۆتە ماترسی و لەلایەک و لەلایەکی تریشەوە سەرەتایی ترین پێداویستیەکانی کردوێتە زەحمەتترین بابەت بۆ هاوڵاتیان. ژیانی خەڵکی ئاسایی پڕ بووە لە ناهەمواری و گرانی کە ڕۆژ بە ڕۆژ قورستر دەبێت. هەژاری و بێکاری بۆتە دیاردەیەکی بەرچاو لە کۆمەڵگادا. سیستەمی ئابووری ناکارامە و گەندەڵی بەرفراوانی ناودەسەڵات بۆتە هۆی ئەوەی کە سەروەت و سامانی وڵات نەچێتە خزمەتی خەڵکەوە. جیاوازی چینایەتی زیاتر بوو و کە لێنی نێوان دەوڵەمەند و هەژار گەورەتر بووەتەوە. خەڵک لە ناو هەلومەرجێکی دژواردا ژیان بەسەر دەبن. ئەم دۆخە دادپەروەرە بووەتە هۆی ئەوەی ناڕەزایەتی بەرفراوانی خەڵک و هەستی بێهیوایی لە نێو تاکەکانی کۆمەڵگادا زیاتر دەرکەوێت. هەروەها کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردن و کۆنتڕۆڵکردنی خەڵکی جیا لە هەڕەشە و سێددارە و تۆمەتی جۆراوجۆر بۆ تاکەکان بە جۆرێک لە جۆرەکان مادە هۆشبەرەکان بڵاو دەکاتەوە و بەداخەوە لە هەموو شوێنێکدا ئەم مادە هۆشبەرانە بە ئاسانی دەگاتە دەستی هەموو تاکێکی کۆمەڵگا لە منداڵێکی 12 ساڵ تاوەکو بە ساڵە چوان. ئەم ڕۆژە کارەساتبارە بۆتە برینێکی قوڵ لە جەستەی کۆمەڵگادا. مادە هۆشبەرەکان وەک ئامڕازێکی مەترسیدار بۆ لاوەزکردنی بیر و هۆشی خەڵکو و بە تایبەت نەوەی گەنج بەکاردەهێنرێن. ئەو پەتایی کە بە ئەنقەز بڵاو دەکرێتەوە و هیچ ڕێگریەکی جدیشی لێ ناکرێت بۆتە هۆکاری داڕمانی ژیانی هەزاران خێزان. لە ناوچە هەژارنشینەکان لە شارەکان وە تەنانەت گوندەکان ئاسانەی دەستڕاگەیشتن بە مادە هۆشبەرەکان بووەتە ڕاستیەکی تاڵ. خەڵکی بێهیوا و بێئومێد بە تایبەت گەنجان کە تووشی بێکاری و ناومێدی بوون ڕوو دەکەنە ئەم بەڵایە و بۆ دەربازبوون لە واقعە تاڵەی تێدا دەژین. لەلایەکی دیکەوە هەوڵی تەندروستی و پەروەردەی پێویست بۆ ڕێگری لەم دیاردەیە نەدراوە. خێزانەکان بەتەنیا بەجێ هەڵدراون بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کێشەیە لە کاتێکدا لە زۆربەی بارەکاندا ئەوانیش چەکی پێویستیان نییە بۆ پاراستنی منداڵەکانیان. ئەمە دیاردەیەکی مرۆیی پڕژانە کە بووەتە هۆی زیادبوونی تاوان، تێکچوونی بەهای کۆمەڵایەتی، هەڵوەشانەوەی خێزانەکان و لە دەستدانی نەوەیەکی تەواو کە دەکرا دەهات و سازی وڵات بن. لە کاتێکدا دەستگا ئەمنیەتیەکان خەریکی سەرکوتی دەنگی ناڕەزایەتین، ئەم کارەساتە کۆمەڵایەتیە بێ کۆنتڕۆڵ بڵاو دەبێتەوە و قوربانی دەخوازێت. هەروەها وەک هەموو لایەک دەزانن ئامۆژگاریەکانی پزیشکی و دەرمانی لە جێگەی خۆیان دەتوانن گەلێک بە کەڵک بن، بەڵام هیچ کامیشیان ناتوانن جێگەی تەجروبەی ئەو کەسانە بگرنەوە کە خۆیان ڕۆژگارێک بەم ڕێگایەدا ڕۆشتون و سەرنجام توانیویانە بگەڕێنەوە. ڕێنوێنی و قسەی ئەوان چونکە لە ئازارێکی واقعی و لە سەرکەوتنێکی واقعیەوە هاتووە، گیان و حرەکەت ئەدات بە هەموو ئەو دید و بۆچوونە و نەزەری و دەرمانیانەی کە پسپۆڕان و شارەزایان لەم بابەتەوە نووسیبیانە. بانگەواز بۆ ئەو کەسانە ئەوەیە لا نەدەن و بە ڕاشکاوی تەجروبەی خۆیان بێنە اختیاری خەڵکی دیکەوە، تەنانەت لە مەژوەوەتر خۆیان دامەزرێنەر و بەڕێوەبەری ئەم جۆرەی ابتکارانە بن. ئەوان پێویستە بۆ خەڵکی دیکەی ڕوونکەنەوە کە چلۆن ئەم ئەزمونە تاڵیان تێپەڕ کردووە، چۆن توانیویانە مەسیری ژیانی خۆیان ئیسلاح بکەن. ئەم کارە بە باشترین هەوڵ و پشگیریە بۆ ئەو کەسانەی کە پێیان وایە ئیتر ڕێگەی نەجاتێکیان بۆ هاتنە دەر لەو نەهامەتی کە تووشی بوون بۆ نەماوەتەوە. هیوا و حرەکەتیان پێدەبەخشێ. هەر بۆیە داوامان کردووە لە زۆر بەڕێز هاوڕێکەی و مەرز بەهرامی کە بێت و لەم بەنامەیەدا وەک میوانێک گوێ لە ئەزمون و هەوڵەکانی بگرین و قسە و باسێک بکەین. ئێستاش کاکەی و مەرزمان لەگەڵایە. کاکەی و مەرز بەخێر بێت بۆم بەرنامەیە. سڵاو ڕێز کاک بارامگیان، سڵاو وازە دەبمەز لە خمەت خۆت و تواو دەستەندەرکارەکانت ئەم بەرنامە و بینەرانیشتە. زۆر سپاس. کاک کەیومەرز، زۆر دڵخۆشم کە لەم بەرنامەیە لەگەڵماندای هەڵبەتە و سەرەتا ئەمەیە ئەو پرسیارە بکەم باسی ئەومان بۆ بکەیت کە گیرۆ دەبن بە مادە هۆشبەرەکان لە چ تەمەنێکەوە دەست پێ دەکات و چ کەسانێک زۆرتر لە مەترسی بە ئالۆدەبوونیان هەیە لەم باسەوە. وڵا کاک بارام عەزیز، ئەوەی کە میان هەبێ بۆ تەمەنی ئالوودەبوون ئەو شتە وجودی نییە، بەسیگی بە هەم نەخۆشین یانێ نەخۆشینە دەرونیەکانی ئەو ئینسانە و محیتی کە تیا پەروەردەبێ ئەتوانێ ڕێگەی بۆ خۆشکا بۆ زووتر ئالوودەبوون و زووتر تێچەقین و ئەو مەسایلە. هەروواکە
وەک بێژم تا مناڵێ لە مرەفەحەکان و تەبەقەی مرەفەح جامعە ئالوودابێ ڕێک 10 مناڵ لە کۆڵانەکان و گەڕەکەکانی خواشار تێچەقی ئەوەسە محیط فرد تاسیری است وەێ بۆ ئەوە کە چە سنێ من خۆمایسە خۆتان نەزان نزیک بە 9 ساڵ 10 ساڵە لە وڵات خۆمان هاتوومەتە دەرەوە ئەو جۆرە کە بیستومەوە خەبەر مەز ئایسێ ئێژن کە تەمەنی ئالوودەبوون چووەتە ژێر 10 ساڵەوە دێ ئەوە پێم وابێ باشترە بێژین مناڵە هەژار لە کاتی نەگەیشتن بە هیوا و ئارزووەکانی تەقالە ئات و خۆی دەرگیرە مەسایلەکە ئەنا ناکردێ سنێ بخصوصی بۆ دانی. بەڵێ کاکەی ومەرس ئەگەر بێنە سەر پرسیارێکی تر بە هۆکارگەلێکی زۆر کە هەندێکیم پێشووتر باس کرد لە سەرەتاوە وەک هەژاری نەبوونی کار و سەختی مەعیشەت کە بوونەتە هۆی ئەوەی زۆرێک لە لاوەکان بە جۆرێک لە جۆرەکان تووشی نائومێدی و بڵێن ببنە ئەوەی کە زۆر جار خەمۆکیش لەم بابەتەوە هەیە تەنها چارەسەرکردنی خۆیان لەم مێنەتە بۆ دۆزینەوە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەزانن ینی لە ئەگەری توشبوونی کەسی بنەماڵە چ کەسانێک یان کێن ئەوانەی دەتوانن ڕێنوێنی و ئامۆژگاری ئالوودەبووان بکەن و ڕێگە چارەسەری ئێوە چییە لەم بارەیەوە؟ وەڵا ئەوەی کە ئەتوانن تاسیرگوزار بن ئەتوانن خۆیان داخڵ ماجراکەکەن وەێ ئەوەی کە ڕاستەوخۆ کەسێ بتوانێ بەرگیری پێکا یا چازانم ڕێعەلاجێکی هەبێ نا یارمەتی دەرەتوانم بن وەکو ئەوەی کە من هاوژینم لێم ئەویست لێم ژیابێتەوە ماڵ باوکو و کەسوکارم حاشایان لێم کرد بوو ئەمە وەکو نمونە بۆ خۆم ئەو هەموو دەرگاگەرمە لێ داخرابوو ئەو کاتت گەڕامەوە بەخۆمەکە ئایسە ئەمەوێ چی بکەم چەندم ئەوە مناڵێکمەیە ئەوە هاوژینێکمەیە ئەوە دایک و باوکم ئیتر ئەو هەرەکەتەی وا ئەوان لە بەرابەر منەکردیان تۆزێ بۆ من وابووە من ئەمە ناڵم کە هەر عایلێ مناڵیان نەگەر دەرمانخۆرە دەریکەنیا شتی وە شاید وانەبێ بۆ ئەو کەسە وەێ بۆ من ئەو بێ پشتیوانی و بێ بلا تەکلیفە بەجددی بوو بە پڵتۆکێک و خەبەر میکردەوە بۆ من واب بەڵێ دەستخۆش کاکەی ومەرس ئینکار و حاشاکردن یەکێکە لەو خوانەی بۆ خۆ دزینەوە لە چارەسەرکردن بەکاری دێنن بەداخەوە ئەو ئینکارکردنە وەک پرۆسێکی گیرۆدەبووان کە زۆربەی کەسی ئالوودە بوو بەکاری دێنن لە حاڵێکدا هەموو کەس دەزانێت کە ئەو کەسە لەو خێزانەدا ئالوودە بووە ئەم ئینکارکردن و حاشاکردنە وا دەکات کە چارەسەرکردنیان هەندێک جار درەنگ بێت کاکەوی مەرز ئەمێ ئەوە لەسەرەوە تاکید کەمەوە کە ڕێگە چارەسەرکردنی ئەم جۆرە بۆچوونەی ئالوودەبووان چییە؟ وەڵا کاکە بارام حاشاکردن لە مەسەلە چۆن ئەم مەسەلە بەناغەکەی و ژێبەناکەی بە شتێکی خەلاف و ناهەنجاری لە کۆمەلگا ناچراوە ئینکارکردن بەشێکی یانێ تۆ ناتانی بە چۆن بێژم بە شانازیە و یا ئێسا بە عەلەنی بە ئاشکارا پێشی ئەرێ من دەرمانخۆرم یانێ ئەو شتە لە کۆمەلگایەمە جێگەیەکی نییە شتی وا ناکردی ئەوە نییە کە مەسەڵەن وەک وڵاتە ئەوروپیەکان ئەگەر تۆ بڵێ دەرمانخۆرم مشاورە و بدەنێ یا مەسەڵەن دەرو ناسۆ بدەنێ و ئەو شتانە لە وڵاتی ئێمە خەڵک وا ڕاهاتووە کە مادامی خەلاف بێت شتەکە دژی یاسا و قانون و کۆمەلگابێ ئەبێ بێژی نا ئەمە یانێ ئێمە کە مناڵ بووین لە وڵاتە وا پێکراین کە تۆ بێژی ئەرێ خەنجێرێکە ئالێرەتە بێژی ئەرێ ئەڕوا بە کوڕکتە بێژی نەلێت دوورەکەوێت ئەمە براوەتە مێشکی ئێمە خاص نەتەنا لە بەرامبەر قانون و یاسا باوەڕکە دەرمانخۆر لەگەڵ دەرمانخۆرە بازم ناوێرێ بێژێ ئەرێ من تێچەقی و هەر حاشای لێکە
بۆ ئاگاداریت ئەوەڵین هەنگاوێکە بۆ دەرمانکردن یا چارەسەرکردن یا ئەوەی کە یارمەتی بدرگێ و کەسە ئەو دێقەیەکە ئەو حاشا لابە بێژێ ئەرێ من ئەم کێشەم هەیە چۆنێتر مادامی بە کێشە لە خۆی بیبینی دەستی یارمەتیش درێژەکاتەوە بەرامبەر بە خەڵکی دەوروبەری ئەو کاتەکریە یارمەتی بێ وەلی تا خۆی قبوڵی نەکا و خۆی باوەڕی پێ نەکا کە دەردی هەیە و کێشەی هەیە هیچ کارێکی بۆ ناکە. بەڵێ لە زۆربەی حاڵەتەکاندا کەسانێک کە وازیان لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هێناوە بە بیانووی جۆرا و جۆر ڕەنگە لە هەندێک جاریش بیانوەکەشیان واقعی بێت وەک دەرمانی پزیشکی یا چەند شتێک لەو بابەتە بەڵام زۆربەی حاڵەتەکان بیانوگەلێکن کە دەیگرن دوو لە واقعیە و ئەمەش کەسانی دەرمانکرا و کەمتر واز لە احتیاط ئەهێنن لەم حاڵەتەدا دەبێت چۆن لەگەڵ کەسانی نەخۆش مامەڵە بکرێت کاکە یومەرس؟ وڵا کاکە بارام ئەو کەسەی کە ئەڕواتە ناو فازی دەرمان و مادە هۆشبەرەکان باوەڕکە هەر چەند مانگ ئەوەڵی لێ تێپەڕی ئێتە خۆی یاسە خۆی پەلە کوتێ دار و بەردەگری کە بە نۆعی لە کۆڵی کاتەوە بۆ لێ بەداخ و پەژارێ زۆرەوە ئەو تایس ڕێگەیەکی ئاواکە چارەسەر بێت و خەڵک بتوانن پێ چازانم ماوەی درێژخایەن بەو شێوازە بەو ڕێگە تانیوێتیان پاک بنەوە و دەرمان لابن نەبووە تا تقریبا 20-25 ساڵەمەوە بەر بە چە شێوازێ ئێتر ئەم ئەنجومەنە هاتە ناو ئێرانەوەەوە داستانێکی درێژخایەنە وەلی ئایسە لە کۆمەڵگای ئێمە ئەوەی وا دەرمانەخوا ئەوەی وا دەرمانخۆرە بە ئایلەیە و بە هاوسا و بەراوسایە و ناوی ئەنجومەن NA یا معتادان گومنامی بیستووە و بەجددی ئایسە من بە تاک بە کۆمەڵ کەسە ناسم کە درێژخایەنە 20 ساڵە ئایسە زیندون و دەرمانیان لابردووە یانێ بە وەسیلەی ئەو ئەنجومەنە ڕێگەگەرتریش هەیە موتم ئەو کەسەی کە خۆی هەستی کرد تێچەقیوە پەلوپۆوەش نییە بۆ لابردنی دانێ ئەڕوا بۆ کلینیک دانێ ئەڕوا بۆ لای دوکتر دانێ ئەڕوا بۆ لای چازانم خوێنە گۆڕی یا لە سژنە لە ئەنوا شت کرد وەلی نەبووە کە هیچ کامی عالەمانە یعنی من بۆ نمونە ئینسانی شک نابم کە مەسەڵەن 5 ساڵ 10 ساڵ پاک ماوی وەلی با لە ئەنجومەنە بەسڵا NA یا معتادان گومنام لەبەرەوەیش هیچ سیستمی پزیشکی و حکوومەتی و ئەمانێتیانە فقط هەمویان وەکو یەک هاودەردن یعنی کە من ئایسە باسی شتێکەکەم ئەو بەرامبەرم هاودەردم بووە خۆیشی ناو ئەو مەسەلە تیا بووە لیم تێگا ئەوەیە کە کومەک هاودەردێ بە هاودەردێتر بە جددی جواوی داوەتەوە و ئایسە بە ملیۆنها ئینسان لە وڵاتەی ئەمە بە پاکی خەریک نوێژ. بڵێ کاکە مەرجیان لە کۆتایە من بەڕاستی پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر ئێوە زانیاریە گیان قسەیەک هەتیان بێ ئەتوان بفەرمونون. قوربان کابرام گیان مەمنونم لەوە کە بە قابلتان زانی و منتان داوەت کرد بوو بەرنامەکەتان و هیوادارم ڕۆژێ ببینیم بە چاوخۆمان کە کێشە و مشکڵی دەرمان و مەوادە هۆشبەرەکان کێشەمان زۆرە هەداقل لەم کێشەمان لە کۆڵ بێتەوە. مەمنونتم. زۆر سپاس کاکە مەرج زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان بووی لەم بەرنامەیەدا. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا گەشتینە کۆتایی بەرنامەی ژیانەوەی ئەم جارێژمن زۆر سپاس بۆیەوە کە تاوکو کۆتایی لەگەڵمان بوون بە هیوای چاکبوونەوەی هەموو ئەو کەسانەی کە ئالوودەبوون و تووشی ئەم پەتە خراپە بوون تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.